بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. لەوانەکانی ڕابردوودا لە زنجیرە باسی بڕوانەدا باسی ئەوەمان کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی إنما الدنيا لأربعة نفر. خەڵکی نەبزانن خەڵکی پۆلێن دەکرێن بۆ 4 جۆر مرۆڤ لەسەر زەویدا. باسی سیانمان کرد. ئێستا هاتووینە سەر مرۆڤی چوارەم. چینی چوارەم؟ ورجل لم يرزقه الله مالا ولا علما فهو يقول لو أن لي مالا لعملت فيه بعمل فلان فهو بنيته فوزرهما سواء. دەفەرمێ چوارەم جۆری مرۆڤ تەواوکەری سێمە. سێم خوای پەروەردگار عەبدێک بوو، ماڵێکی زۆری دابوویە، دەوڵەمەند بوو، لە ئەنواعی ماڵ خوای پەروەردگار پێبەخشی بوو، بەڵام خواناز نەبوو، بەڵام ویژدانی بە حرام مردبوو. ئەوەندەی حرام تێکرد بوو گڵۆپی دڵی سوتا بوو. چێژی لە حرام خۆری دەبینی بە پێچەوانەی تۆی بەڕێزی ئەهلی مزگەوت و ئیمانەوە کە حرام دەخۆی بەبێ ئەوەی کەس پێت بڵێ پێت بزانێ خەریکە دڵت دەتەقێ، هەل لە خۆتە ویژدانت ئازارت دەدا. ئەو خواناسیەکەی واز لێ هێنابوو، وازی لە مزگەوت و عیبادەت و ئەوانە هێنابوو، گڵۆپی دڵی ئیشارەتەکەی سوتاندە بوو. ئەوەندەی حرام تێکرد بوو چێژی لە حرام خۆری دەبینی پەنا بەخوای پەروەردگار. لە یەکەم خاڵیە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی لە پەیداکردن و سەرفکردنی ماڵەکەیدا نەدەگەڕایەوە خوا چی فەرمووە، چی حەڵاڵە و چی حرامە و لە چیدا سەرفیکە. دەیگوت بە ئارەزووی خۆم نەک بە ئارەزووی خوا. دووەمیان وەلەم یەصل فیه ڕەحیمەه، ئەسڵەن من براکەی خوشکەکەی لە برسان بمردا ئامادە نەبوو دینارێکی بداتێ. دەیگوت سیلەی ڕەحم چییە؟ ئای بۆ من تا هەژار بووم کەس مەرحەبایی نەدەکردم. لە لای ئەو هەموو شتێک ڕەبتی هەیە بە پارەوە. سێیەمیان ولا يعلم لله فيه حقا. ئەیگوت زەکات چیە؟ خۆ من زەریبەیە چیە ساڵانە لە موسڵمانانی دەستێرن، 1 دینار زەکات نادەم، خێر ناکەم، ئەگە من هەژار بم چی یارمەتیم دەدا؟ ئیتر بەم شێوەی بیری دەکردەوە. فەرمووی فهذا بأخبث المنازل، ئەمە خراپترین کەسە، ئەوە نەکبەتە. دوێنێ باسی مرۆڤی نەکبەتمان کرد. چوارەم جۆر نە ماڵی هەیە، هەر یەک شتی نییە لە دنیادا. کەسێک کە هەوڵی کەسابەتی نەداوە، حەزی لە کاسبینیە، حەزی لێیە شەو بە دیار فەیسبووکەوە بێ و بەیانی سەعات 9 لە خەوێ هەستێ و ئەگە ئیشێکی شەبێت نایکە، ماڵی پێ نەدراوە، بۆ خۆی حەزی پێ نەبووە و کاسبی ناکە، دایمە گیرفانی بەتاڵە. خواناسیش هەر لێگەڕێ، ئەهلی مزگەوت و دینداری و خواپەرستی نییە. ویژدان و ئەمانەشی هەر مردووە، ڕقی لە مرۆڤایەتیش دەبێتەوە. ئەمانە یەک عادەتی هەیە ئەم جۆری چوارەمە. دەڵێن لەو ئەنە لی مالەن، دایمە بەس خۆزگە دەخوازێ. خۆزگە بە خۆزگەی خوا بۆکو فڵان کەس ماڵم هەبوویایە. لعملت فيه بعمل فلان، وەکو فڵان کەسی خراپەکار خراپەم بۆ ماڵە دەکرد. ئەڵێن فڵان کەس ئەوەندە زینای کردو بە ماڵەکەی. خۆزگە وەکو فڵان کەس پارەم هەبوویایە، بەو پارانە لەگەڵ 100 ئافرەتە ڕام بووبوودا دوول لە ڕووی جەنابتان. ئەم هیچی نەکردووە، هیچ پارەی نییە، 1 دیناری نییە، 1 ئیشیشی نەکردووە. خەڵک دەبینی عەرەق دەخواتەوە، نێرگەلەیەکی داناوە، دڵە مەبەستمەوە هەرچی نێرگەلە چێژ بێ عەرەق خوار بێ، ئەوەی کە ئەوەش دەکا ئەوەش دەکا. ئەم بە تەنیشتیا دەڕوا لە خۆزگە پارەم هەبووە، وەکو فڵان کەس عەرەقم بخواردایەوە، وەکو فڵان کەس سیارەیەکم هەبووە و پۆزم بەسەر خەڵکا لێدایە، تۆزم بەسەر خەڵکا بکردایە، خەڵکم ئیزعاج کردایە. ئەم هەر پاسکیلێکی نییە، بەس خۆزگە وەکو فڵان کەس ئەو سیارەم هەبووە، ئەو دەنگە بەرزە و بەو کۆڵانەندا بچم کردایە، خەڵکم عەزیەتدایە. ئەم هیچی نییە، هەر بە پێ دەڕوا. بەس ئەم خۆزگانە دێنێ و دەبات دایمە خۆزگە بە خەڵکی پیس دەخوازێ. خۆزگە وەکو فڵان کەسی مەسئولی دز ئەو هەموو حیمایە بەدوامەوە بوویایە. خۆرێت تۆ هەر پێڵاوەکان لاسیکە، ئەو هەموو لەگزە بە دوێنی ئەو بە شوێنی ئەوەیە. ئەس خۆزگە بە خەڵکی خراپ دەخوازێ، قەت چاوی خەڵکی باشی وەکو جەنابتان نابینێ، کار بەدەستێکی دادپەروەر نابینێ، کەسێکی بەڕێزی حەڵاڵخۆر نابینێ، بەس خۆزگە بە خراپ دەخوازێ. وەکو مێژ وایە پیسێک لە شوێنێک بێ دەیدۆزێتەوە. هەر خۆزگە لەو ئەنە لی مالەن، خۆزگە دەوڵەمەند بوومایە و بەو پارەیە خوام لە خۆم بڕەنجاندایە. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی فەهوە بینیەتی، خوا بەنیەتی خۆی لەگەڵ دەکا. فەویزڕوهما سەوا، ئەوەی کە پارەی زۆری هەبوو چیش بێ شەرعی بوو دەیکرد لە خراپترین مەنزڵێ و جێگادا بوو، ئەمیش کە هیچی نییە، بەس خۆزگە دەخوازێ وەکو ئەو بێدینە پارەی هەبووە و ئەمیش ئا بێدینی و خراپەی بکردایە. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی لە گوناها خوا وەکو یەک حسابیان دەکا. سبحان الله، ئەمە نەکبەتترین و خراپترینە.
یعنی چێژێکی کاتی حرامیشی لە خۆشیەکانی ژیان نەبینیوە ئەوەی تریان چێژێکی کاتی بینیوە شتێکی بینیوە لە دنیادا ئەگە بە حرامیش بۆ چێژێکی کاتی بینیوە بەس ئەم هەر هیچی نەدیوە بەس خۆزگەی خراپی خواستووە لە قیامەتە لەگەڵ ئەو خراپەکارەی پێشوودا وەکو یەک حساب دەکرێت زۆر بابەتێکی خەتەرە بۆیە خۆزگەی ناودڵ خوا پاداش و سزای لەسەر دەنووسێ بە ئەم حەدیسە ڕوونکەینەوە خوای پەروەردگار دەفەرمێ ئین الله لا یظلم مثقال ذرة یەکێ دەڵێ باشە خۆوە هیچ چێژێکی نەبینیوە هەر لەسەر ئەم خۆزگانەی ناودڵی بەم خراپەکارانە خوای گەورە وەکو ئەو خراپەکارەی بە کردار کردوێتی گوناهی لەسەر دەنووسێ لە قیامەتە دەڵێن بەڵێ چونکە خوا خۆی وڵام دەداتەوە لە سوورەتی ئەنیسا ئاەتی چلا دەفەرمێ إن الله لا يظلم مثقال ذرة خەڵکی نەبزانن بە ئەندازەی زەڕەیەک زەڕە بەڕێزان لە زمانی عەرەبیدا بە چەند شتێک دێ زەڕە بە مێرو لە وردەیەکی زۆر زۆر بچووک هەیە ها بە حاڵ خەریکە چاوی تیژ نەبێ نایبینێ ئەوە زمانی خۆی لە زمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەو مێرو لە وردەشیان وتۆڵی زەڕەیە بەقەدەر ئەو مێرو لە وردە بچووکە سوورە خوای گەورە ستەم لە هیچ بەندەیەکی ناکا ئەوە دڵنیابە نە کافر نە موسڵمان نە منافق بە هیچ کەسێک خوای پەروەردگار یەقینت دەداتێ بەقەدەر ئەو مێرو لە بچکۆلەیە زەڕە هەندێکی تر لە زانانی تەفسیر دەفەرمون کە تیشکی خۆت لە پەنجەرەیەکەوە دێتە ژوورەوە یەک تۆسەها تۆزێک لە فەرشەکانت هەستێ لە ماڵەکەتا ئەها شتێک دەبینی لەگەڵ تیشکی خۆرەکە لە پەنجەرەکەەوە هەست بە شتێک دەکەی دەجوڵێتەوە ئەوە زەڕەیە زەڕە لەم سەردەمەدا بریتیە لە گەرد کە دابەش دەبێت بۆ گەردیلە دابەش دەبێت بۆ ئەلکترۆن و پرۆتۆن و نیوترۆن لە زانستی فیزیادا بەقەدەر ئەو ئەلکترۆنەی کە بە دەوری ناوەک هادەسوڕێتەوە خواستەم لە کەس ناکە دڵنیابە بەڵام هێندە بەڕەحمە وئین تەکو حەسەنەتەن نافەرمێت تەکون سەیری وردی قورئان کەن دەفەرمێت تەکو ئەگەر چاکەیەکت پێبێ حەسەنەتێک یەک چاکت کردبێ لە ژیانتدا یضاعفها خوا زیادی دەکا ويؤتي من لدنه أجرا عظيما لرحمي خوي لفضلي خوي لبخششي خوي پاداشتي هلا قولت داداتوا وإلى سورة الأنعام دا الآيات 160 فرمين من جاء بالحسنة فله 10 أمثالها قد خوات شاكا وخوي پاداش ناداتوا من جاء بالحسنة كسي يك شاكا يكربي لجيانا قد خوا يك بيك پاداشتي شاكا ناداتوا إلا لاني كمي دا يك پاداش داداتوا یەک چاکت کردو پاداشتەکە 10 جار لای خوا زیاد کراوە هەشە 700 جار هەیە 7000 جار هەیە لەوەش زیاتر بە پێی نێتەکەت و ئیخلاسەکەت ومن جاء بالسيئة کەسێ خراپەیەک بکە فلا يجزى إلا مثلها خوا هێندە بە سۆز و میهرەبانی لەگەڵ ئەویشا خوا خراپەکان بەدە خراپە حساب ناکە إلا خراپەیەک بە یەک دەسەرت دەنووسێ سبحان الله لە میهرەبانی ئەو پەروەردگارە قەت چاکە وەکو یەک بە یەک نییە چاکە لانی کەم یەک بەدەیە بەس خراپەیەک بە یەک لەسەر دەنووسێ وهم لا يظلمون دڵنیابن خوا قەت ستەمتان لێ ناکە قەت خوا ستەمتان لێ ناکە خۆزگە ئەم ئاەتە قورئانی لە ژیانی ڕۆژانەی ئێمەدا بەڕێزان بماڕوانیایە خۆمان و جێبەجێمان کردا وەڵای قەت کێشەمان لەگەڵ یەکتران نەدەبوو قەت ژنومێردی کێشەیان لەگەڵ یەکتران نەدەبوو کێشەی خێزانی نەدەگەیشتە مەحکەمە خوا دەفەرمێ من بەو گەورەی خۆمەوە یەک چاکە لێ ببینم قەت چاکەیەکت نابینم 10 چاکت بۆ حساب دەکەم خۆزگە ئەگە ئێمەش یەکێک چاکەیەکی لەگەڵ کردین بەس چاکەیەکمان نەدەبینی گەورەمان دەکرد لەبەر چاوی خۆمان فلان کەس ئەو چاکەیە دیارە نێتی ئەوەی هەبووە زۆر چاکەم لەگەڵ کا بەس ئەوەندە دەسەڵاتی هەبووە چاکەی خەڵک بەرامبەرەکەت بە زۆر ببینە بەڵام خراپەکانی بە یەک دانە ببینە ئێمە وەڵی زۆر بەمان لەگەڵ ڕێزم بۆ جەنابتاندا بەعەکسەوەین کەسێ چەند چاکە لەگەڵ بکە یەک چاکەی دەبینی یەک خراپە لەگەڵ بکە بە زەڕەبین بۆی گەورەی دەکەی بە 10 خراپە ئەوە هەر لەبیرن ناچێتەوە چەند ژنومێر ئەو هەموو ساڵە چاکە بە یەکەوە دەکەن هەموو چاکەکانی زەڕبی یەک دەکا بەس خراپەکانی بەعەکسەوە بە پێچەوانەی فەرمانی پەروەردگارەوە زەڕبی 10 دەکا بۆیە خوا فەرمووی ئەوەی کێنێتی پیسە ستەمم لێ نەکردووە کە لەگەڵ ئەوەی بە کردار خراپەی کردووە و یەک حسابیان بۆ دەکەم فرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ إن الله كتب الحسنات والسيئات خوا چاکە و خراپەی دەستنیشان کردو و ئەجر و پاداشتی دیاری کردووە ثم بين ذلك ڕوونی کردوێتەوە من هم بحسنة کەسێ نێتی تەواوی بۆ چاکەیەک هێنا فلم يعملها نەیکرد كتبها الله عنده حسنة كاملة بەڵام خوای پەروەردگار چاکەیەکی هەر بۆ دەنووسێ هم بالحسنة نەیفەرموو حەدیث النفس تۆ لە ماڵ دانیشتووی لەسەر قەنەفە پاڵت داوەتەوە لەسەر سیستەمی خەوەکە خەوت نایە خەتەرێک بەدڵ تا دێت چاکەیەک بکەم وڵا دوای دوو چرکە لە بیرت چۆتەوانێ سەیری فەیسبووکت کرد و شتێشکەت بەبێڵدار ئەوە حەدیث النفسە ئەوە نە پاداش لێ ئەوە نە سزا هیچ نییە بەڵام هەممە یعنی ئەوەیە
عزم على أن يفعل ولكن تكاسل ولم يفعل. عزم الجزم كردووە نێتی دڵت لێ هێناوە خۆت بۆ ئامادە کردووە بیکەی بەڵام لە دوایدا سەر بوویتەوە نەتکرد شتێک هاتە پێشەوە نەتکرد خوا ئەجرێکت هەر بۆ دەنووسێ ئەوە حەدیث النەفس نییە یعنی تەواو نیەتەکەت عەزمی لەسەر جەزمە دەبێمان تێکەڵ نەبێ فەرمووی هەممە بحەسەنەتین حەدیثەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەبێ هەموو خەتی بەژێرا بێنی لەسەری بوەستی ئەمەش من هەمە بالحەسەنەة فلم يعملها على وجوه لەسەر چەندا بەش دەبێت کەسێک نێتی چاکەی هەیە و نەیکردووە چەند بەشێکی هەیە ئەم شەو یەکەم جاریان باز دەکەین یەکەم بەشیان أن يسعى بأسبابها ولكن لم يدركها فهذا يكتب له الأجر كاملا کەسێک وەکو جەنابتان نێتی خێرێکی گەورەی هێناوە بەڵام بۆی هەڵنەسووڕا فریان نەکەوت نەیکرد بەڵام دەستی پێ کردووە لە ماڵە بۆی هاتوۆتە دەرێ پارەکەی بۆ ئامادە کردو خۆی بۆ حازر کردو خۆی بۆ گۆڕیوە بەڵام بە کردار کارەکە نەکرا خوا ئەجری تەواوی هەموو بۆ دەنووسێ بە بەڵگەی ئەم ئاەتە قورئانیە کە لە سوورەتی النساء ئاەتی 100 دەفەرمێ ومن يخرج من بيته مهاجرا إلى الله ورسوله ثم يدركه الموت فقد وقع أجره على الله کەسێک باسی زمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە مەکە خۆی ئامادە کرد وڵاخەکەی ئامادە کرد جلوبەرجی گۆڕی پارەی هەڵگرت احتیاتی وەرگرت نەکەوێتە کەمینی کافرانەوە دەرچوو بەرەو پێغەمبەری خوا بڕوە لە ماڵێ هاتە دەرەوە کابرایەکە بوو دە زمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاوای کرد خۆی حازر کرد چۆ سەر پشتی وڵاخەکەی بەلا دەهات و مرد کافرەکان پێکەنینیان پێهات وتیان تەماشاکە والله دینەکەی خۆشی لێدەستدا نەگەیشت بە محەممەد و ئاواتەکەشی نەهاتە جێ خوا ئەم ئاەتەی جابەزان کەسێ نێتی خێرێکی هێنا و خۆی بۆ ئامادە کرد و بەکردار هەوڵی بۆدا بەڵام مردن یەخەی گرت هەر لەوێدا مردن یەخەی گرت لە حادیسەی دەڕۆیشتی بەرەو ئەوە بچی پاسپۆرتەکەت دەستیم کە بچی حەجی ماڵی خوا بکەی لە ڕێگا سارەکەت وەرگەڕا و مرد جەڵدەیەک نەیدا و مردی لە کتوپڕا لە ڕووداوێکا کوژرای فقد وقع أجره على الله خوا هەموو چاکەکەی بۆ تۆمار کردووی چەند کەس هەبوو ناوی بۆ حەج هاتەوە سوبحانەوە لە پارەدانە لەوێ جەڵدە لێیدا یعنی لە ڕێگا لە ماڵێ بوو ڕۆی لە حادیسەیە من بینیمە تیاچوو خوای گەورە ئەجری تەواوی حەجەکەی بۆ نووسیوە نەکرد ئەجری نیەتەکە وەکو چوو بێ زیارەتی کەعبەی کردبێ وایە کەسێک خۆی حازر کرد بێ بۆ جومعە ماڵی خوا لە دەرگا هاتە دەرەوە و وەڵا هەڵخلیسکا و قاچی شکا و بردیان بۆ خەستەخانە لە جیاتی مزگەوت تەواوی ئەجری جومعەکانی بۆ نووسراوە یعنی وەکو تۆ لە خوتبە بەشداری کرد بێ ئاوایە ئەمە بەکردار هەوڵیدا بەڵام کردارەکە جێبەجێ نەبوو بەڵام هەوڵی بۆدا لە عالەمی دنیادا و لە عالەمی خەڵکە ئەجر هەتا نانووسێ و پاداش وەرناژیرێت تا کارەکە بە تەواوەتی نەکرێ قوتابیەک لە بنەڕەتیەوە تا سەیری کە تا زانکۆ هەمومان قوتابی و جەنابتان زۆرتان قوتابین بچێتە مەکتەب یەک ڕۆژ غیابن نەبێ هەموو دەرسەکانت باش بێ ئیمتیحانی سەری ساڵ نەخۆش کەوتی بەشداری نەکرد بەڕاستی حیسابیان نا بەڕاستی حیسابی مامۆستان ناڵێ ئاخر تۆ ئەو هەمووت کردووە ئێتر خەتای تۆ نیە نەخۆش کەوتی لە کاتی سەری ساڵە کەسێک کۆمپانیایەکی هەیە عەقدێکی لەگەڵ شەریکەیە کردو ئیشەکەی نەگەیەنێتە پایان لە نیوەی داوازی لێ بێن دڵێنی فلاسی کردووە حکومەتیش دۆ سەرف ناکا ئیشەکە دواز لێناوە لای خوا وانە لای خوا هاتیە دەرەوە لە ماڵە دەستت پێ کرد و پارەکەت دانا و کارەکە نەکرا سبحان الله قەدەرێک هاتە پێشەوە مردن یەخەی گرتی نەخۆشی یەخەی گرتی خوا ئەجری تەواو تەواوت بۆ دەنووسێ هەمووی بۆ نووسیوی ئەم خوا چەند بەڕەحمە لە حەدیثی بوخاریدا بە ژمارە فەرموودەی 2839 و هەروەها 4423 هاتووە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەنەسی کوڕی مالیک دەجێڕێتەوە دەفەرمێ ڕۆژێکیان پێغەمبەر صلی الله علیه و سلم لەگەڵ هاوڵانیدا ڕەجعنا من غەزوەة تەبوک لە غەزای تەبوک دەگەڕاینەوە جەنگی تەبوک یەکێکە لە شەڕە هەرە سەختەکانی نێوان موسڵمانان و کافرانی ڕۆم پێغەمبەر صلی الله علیه و سلم هیچ جەنگێک بەقەدەرەوە ناڕەحەت نەبووە گەرمای هاوینە وشکە ساڵیە بێپارەییە لەشکری ڕۆمیش مخابرات هەواڵگری پێغەمبەر صلی الله علیه و سلم هەواڵی هێناوە لەشکرێکی یەکجار زۆر کۆکراوەتەوە ئەگە فریان نەکەون مەدینەی پایتەختی دەوڵەتی ئیسلام دەگیرێ پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ بەرپەرزدانەوەی ئەم هێرشە نابێ ئەوان لە مەدینە نزیک بنەوە دەبێ ئێمە بچین لە ڕێگای خەیان پێ بگرین هەموو جوهدی خۆی بەکارهێنا دەیفەرموو هەر کەس یارمەتی ئەم سوپای موسڵمانانە بدا موژدەی بەهەشتی لێبێ ئیمامی عوسمان دووجا موژدەی بەهەشتی لێ وەرگرتووە بەڵێ لەو کاتەدا چوونە جەنگ موسڵمانان ناڕەحەتیەکی بێ ئەندازیان بینی لە توینەتی و لە برسێتی و لە ترس و لە ناڕەحەتی ئەو جەنگە کە گەڕانەوە بە سەربەرزی و لەشکری ڕۆم کشایەوە و مەدینە پارێزرا لە الحەمدولله سەلامەت بوو پێغەمبەر صلی الله علیه و سلم نزیک مەدینە بوونەوە ئەم فەرمایشتەی فەرموو فەرمووی ئین ئەقواما خەلفەنا بالمەدینە موسڵمانانێکی زۆر لە مەدینەدا بەجێ ماون لە ئێمە
ما سلكنا شعبا ولا واديا إلا وهم معنا يكشي ما نبريوا يقدول ما نبريوا يقر ما نبينيوا يكتينيتي ما نشيشتوا يكترس ما بونا هاتوا إلا أواني لماضن باداشتين وكو إيمايا وتيان أي بيغمبري خواب بو أوانا لبرس سيبا تريا دخوان وآوي سار دخوان وبو وكو يمن فمحبسهم العذر أوانا بعمدن دخوان دوا نخستوا ليما أوانا هريك عذر شي هبو كان يتواني باش داري بكا خوا وەکو ئێمە لە ماڵە پاداشتی بۆ نووسیون ئێمە چ مەینەتێکمان چێشت ئەوان لە چ ئازادێکی ماڵەوەدا بوون بەڵام خوا ئاگای لە نێتی دڵەکانیانە بۆیە قورئانی پیرۆز بەڕێزان بخوێننەوە خوای پەروەردگار لە سوورەتی ئەتتەوبە لە ئایەتی 91 و 92دا بۆمان باس دەکات دەفەرمێت لە جەنگی تەبووکە موسڵمانانی ڕاستەقینەی بۆ خوا سوڵحاو بوونە 5 بەش 4 بەشیان نەیانتوانی بەشداری غەزا بکەن لە ماڵی نەچوونە دەرەوە لە مەدینە نەچوونە دەرەوە یەکەمیان الضعفاء هەموو ئاەتەکان بخوێننەوە ئاەتی 91 و 92 سوورەتی ئەتتەوبە الضعفاء ئەوانەی بلاواز بوون ئەها کوردەواری دەڵێ هەیە بێداروبارە هەردوو چڵیەسقانە شمشێر بەو ڕادەوەشێ ڕمی پێداویشتێ پیاوی مەیدانی جەنگ نیە فەقیرە هەیە لەشی زەعیفە بنیەتی جیهاد و جەنگی نییە هەیە پیر و بە ساڵات چووە لەبەر پیری ناتوانێت خۆی ناگرێ بەڕێزان ئەوە ضعفا هەیە مەڕضا ئەوانەی نەخۆشن نەخۆشیان هەیە خاوەن پێداویستی تایبەتن نەخۆشی و خاوەن پێداویستی تایبەت وای لێکردوون بەرگەی کاری عسکەری و سەربازی نەگرن هەر لە ماڵە دانیشتون الذين لا يجدون ما ينفقون ئەوەندە پارەیان نییە هەر کەسێک چوو بۆ جەنگ و جیهادی ئیسلامی ئێمە ناڵێ کوڕە تەوەکول بەخوا بڕۆ منداڵەکان بۆ خوا بەجێبێڵە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرموو دەبێت سەیری پارەی ماڵی خۆت کەی دوو نەوع پارەت هەبێ ماڵێکت هەبێ لە جیرفان تا بێت لە ڕێگادا نەبێ ئەرێک لەسەر برا موسڵمانەکانت بە تێری بڕۆی پێشمەرگە نابێ جیرفانی بەتاڵ وەکو ئەم گەندەڵانەی ئێمە ئەبێت لە ماڵش ماڵ و منداڵەکەت بە تێری بەجێبێڵی ماڵ و منداڵ نابێ ژنەکەت بچێت سوال بکە نابێ منداڵەکان ڕەزیل بن پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرموو بڕۆن سەیری ماڵ و منداڵتان کەن بای ئەوەندەی ئەم جەنگە درێژە دەکێشێ خوازانە چەندمان پێچێ ئەبێ ئەوەندەت بۆ ژن و منداڵەکەت پارە بەجێ هێشت بێ کە محتاجی دەستی کەس نەبن کە ڕەزیل و سەفی نەبن لە بێ پارەیدا کە ماڵ و منداڵ تووشی خراپەکاری نەبێ لەبەر بێ پارەی ئەمجا بڕۆ بۆ جیهاد ئەم دینە هەموو لەسەر بناغی عەقڵ و مەنتیق دامەزراوە کابرا دادی وەڵڵی ئەی پێغەمبەری خوا لە ماڵێم ڕۆژانە کاسبی دەکەم لەوەتا منداڵەکانم دەژین ئێستا بەجێیان بێڵم وەڵی نەبۆ خۆم هیچم لە جیرفانایە نە ئەوانیشی چیان هەیە چوارەمیان ئەو کەسانە بوون تەندروستیان باش بوو خاوەن پێداویستی نەبوون پیاوانی وەکو جەنابتان بە شەخسیەت بوون خاوەن هیممەتی ئیمانی بەرز بوون بەڵام ئەسپیان نەبوو بەڵام وڵاخیان نەبوو ئەمانە بە پێ بڕۆن ئەوان پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئەوەی وڵاخی سواری نەبێ نەیە لەگەڵمانە ئێمە بە مانگەڕێ دەڕۆین تۆ بە پیان ئەژنۆت دەشکێ ئەبێ ئیلا وڵاخی سواریتان هەبێ وتیان ئەی پێغەمبەری خوا وڵاخی سواریمان بدەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی وەڵڵاهی وڵاخی سواریمان تەواو بووە وڵاخمان نییە ئۆتۆمبیلمان نەماوە بۆ ئێوە سەرکەون بە پێش مەیەن کەس خۆی بە هیلاکە نەدا ولا على الذين ما أتوك لتحملهم قلت لا أجد ما أحملكم عليه كاتك دين بولاتو توجلي ولاخ من يبتان دمي تولوا وأعينهم تفيض من الدمع حزنا ألا يجدوا ما ينفقون سيدي وردي قرآن كان دفما أو ددليان دسوتيبو أو إلى خدمة پیغمبر بەشداری أو جنگ جهادام كدايا كدرون وبو مالو هون في المسك بشایان دادیت خوارەوە ئای خۆزگە مەش بەشداری مام کردایە خۆزگە پارەم هەبووە وڵاخێکم بکڕیا و لە خزمەت پێغەمبەر دوانەکەوتمایە خوا ئەو مەشهەدی فیلمێسکەیان دووبارە تۆمار دەکا لە خۆت بپرسە بڕوانە جارێک هەبووە فرمێسک لە چاو تا قەتیز بوو بێ بۆ خێرێک و حەزل لێ بوو بێ و نەتکرد بێ خوا بۆی نووسیوی دڵت ئەوەندە گەرم بوو فرمێسک بە چاو تا هاتە خوارەوە خۆزگە پێم بکرایە بەڵام خوای گەورە ئاگای لە خۆزگە خێرەکانتە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئەم چوارە هیچیان بەشداریان نەکردووە لەگەڵ ئێمە بەڵام یەک شتیان هەیە ئەوانە دڵسۆزن بۆ خوا پێغەمبەر صلی الله علیه و سلم ما على المحسنين من سبيل والله غفور رحيم علامة عبد الرحمن ناصر السعدي لتيسير الكريم الرحمن لتفسير كاد فمن رحيم يعني أثابهم بنيتهم الجازمة ثواب القادرين الفاعلين خوا بس بنيتي ناودل أو چوار جوري كباس مان كد لمالي خويانا وبس نيتي عم باق بو بدل حزيان دكرد باش داري بكن وكو أواني چون جنگ و جهادك باش داريان كربو مينتي غزايان ششتبو خوا أجريان بودا نوسي پیغمبر صلى الله عليه وسلم لصحيح مسلم بجمار فرمودي 1911 حديثك لجابر وهاتو فرموي إلا شركوكم في الأجر بقدر أم مجاهدي أنا خواي قول أجري بوان جنوسي
5 چین بوون، 1 چینیان بە فعلی کارەکەی کرد، 4یان لە ماڵەوە بۆیان نەکرا. پێغەمبەر فەرمووی لە هەر شوێنێکا بووین خوا لەگەڵ ئێمەدا بەشداری پێکردوون ئیلا شەڕەکوکم فی الئەجر. ئاگاداری خۆزگەکانی ناودڵت بە، بە خۆزگەی ناودڵ پاداشت و سزا لای خوای میهرەبان دەنووسرێ. خوای گەورە هەمیشە خۆزگەکانمان بۆ کاری خێر بکەونە کار، خوای بمان پارێزی لەوەی خۆزگە بە خراپەکاران بخوازین بەبێەوەی هیچ چێژێک وەرگین لە دنیا خوا لەگەڵ ئەوانە حیسابمانکە. خوای شەیطان و نەفس زەفەرمان پێ نەبە، هەمیشە خۆپارێز بین لە تەماشاکردنی خەڵکی خراپ بۆ ئەوەی خۆزگە بە خراپەکاران نەخوازین. پەروەردگار دڵ و دەروونمان وا لێ بکەی لەگەڵ ئەهلی ئەم بەڕێزانی ئەهلی مزگەوت، بینەران و بیسەرانی ئەم وتارە لە هەر شوێنێکن لەم شەوی قەدری پیرۆزدا، لەم شەوە تاکانی مانگی پڕبەرەکەتی ڕەمەزاندا. یا ڕەبی خوایە هەمیشە خۆزگە بە چاکان بخوازین لە دڵەوە، بۆ ئەوەی ئەگەر تواناشمان نەبوو بەم نێتە خۆزگە پاکەی ناو دڵمان لەگەڵ چاکەکارانە حیسابمان بکەی. آمین آمین والحمد لله رب العالمين.